بەختیار ساڵحی تەمەن 52 ساڵە هاتۆتە لای سەرتاش بۆ ئەوەی خۆی ئامادە بکات بۆ ڕۆژانی جەژن. ئەو دەڵێت خۆ ئامادەکردن لای سەرتاشەکان بۆ ڕۆژانی جەژن لە ناو کووردا بووەتە نەریت و منیش ئەوەنەی بیرم بێت ڕۆژانی پێجەژن خۆم ئامادە کردووە بۆ جەژنەکان. هەر لە مناڵی شەوانێ کاتێک کە مناڵیش بووین باوکمان ئەمانەیان برای گەورە ئەگەر هەبوو بێت هێناوین یار قژوچمان چاکردو. ئێستا من مناڵەکەم ئەلحەمدولیلا گەورەیە خۆم دوێنە پێرە هێناومە قژیم بۆ چاکردووە بۆم ڕێک و پێ کردو بۆ کاتی جەژن بۆ ئەوەی مناڵەکانمان دڵیان لە خۆیان نەمێنێ بڵێ ئەم جەژنە ناچینە دەرەوانێ و ئەوانەی تر نابێت قژمان چاکن نەخێر بەعەکسەوە هێناوم و قژیشم بۆ چاکردووە و زۆر زۆر دڵیشی پێی خۆش بووە. ئەم سەرتاشەش کە پابەندە بە ڕێنمایەکانی تەندروستی ئاماژە بۆ دەکات لەگەڵ ئەوەی بڕیاردراوە ڕۆژانی جەژن قەدەغەی هاتوچۆ بێت، بەڵام هاوڵاتیان لە هەر بارێکدا بن خۆیان ئامادە دەکەن بۆ ڕۆژانی جەژن. وەڵی جەژن بۆنەیەکی گرینگە هەموو تەمەنەکان و جیلەکان یەنە پێشەوە بۆ ئامادەکاری و خۆ ڕێک و پێکردنیان و خۆخۆزکردنیان و پۆشینی جلێکی شیک و باشتر دەرکەوتنیان و گرنگێکی زۆری پێیان، بەڵام ئەم ساڵ جیاوازیەکی زۆر دەرەکەی بە وەنەی کرنتینە و خۆڕێخستن بۆ ڕۆژانی جەژن یەکێکە لەو نەریتانەی هاوڵاتیان گرنگی تایبەتی پێدەدەن، بە تایبەت لە جەژن و بۆنەکاندا. بۆ جەژنی ڕەمەزانی ئەمساڵیش سەرباری ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ بەهۆی ڕێگریکردنی زیاتر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەک هاوڵاتیان ڕایانگەیان لەو نەریتە بەردەوامن. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.